ڕێزگاری لە خۆمان بۆی لە نەخۆشی کۆرۆنا بە دوور بین پێویستە ئەم خاڵانە جێبەجێ بکەین. یەکەمیان لە شوێنە گشتەکان بە دوور بکەین، دووەمیان پێویستە دەمامە ببەستین، سێمیان پێویستە پلەی گەرمی لەشت بەرز بی بۆ ئەوەی چونکە ئەو نەخۆشیە بە پلەی گەرمی بەرز دەمرێت نامینێت. نەخۆشە کۆرۆنا سەرانسەری جیهانی گرتی و نەخۆشیەکە زۆر مەترسیدارە دەبیان هەموو لایەک خێزانی دەست پێ بکەین حتا دەکاتە ماسترین کەست وڵاتی مەدا هۆشداریە دەینە کەس و کارت خۆ نزیکیت خۆ و دیر بین جهت قەرەباڵغ جهه پێویست نەبیتن تو بچی قەرەباڵغ بیت مەچێ. بۆ خۆپاراستن نەخۆش لە ڤایرۆسی کۆرۆنا پێویستە خۆمان لەدوور بگرینە شوێنە گەشتەکان و دەمامە ببەستین و خۆپاراستن لە سەفەر و چوونە دەرەوە ئەوانەی پێویستەوە ڕێشوێنی یاسایی وەک کەناڵەکان ڕێژێنی یاسایی پیشانی خەڵک بدەن و بۆ خۆپاراستن لەم نەخۆشیان. پێشەوەی توش بین پێویستە ئاگاداری خۆمان بین، خواردن دەرەوە کەم بکەینەوە، هەروەها بتوانین دەمامە ببەستین، ئەوە شتێکی چاکە.